تەر لە نوێ هەڕەشەکەی دۆناڵد ترامپ شەوێکی گەورەی لێ دەرچوو و ئەو شۆوە دووبارە نەوەکو بەتەنیا بەڕێوەبەرایەتی ترامپ لاواز دەکا بێقیمەتری دەکا و نەوەکو بەتەنیا هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا لاواز دەبن بێچارە دەبن لە هەمان کاتدا دەوڵەتی ئەمریکا بەڕاستی جێگەی پرسیارە کە هەژمونی دەوڵەتی ئەمریکا لە ئایندەدا چی بەسەردەی دەگات بەکوێ ئەمانە هەموو جێگەی پرسیارە. ترامپ کە 24 کاتژمێری دیاری کردبوو دەیگوت هەموو ژخانی دەوڵەتی ئێران لە ناو دەبم و هیچ شوێنێکی لە بۆ ناهێڵمەوە واتە کارەبایەکەی دەکوژێنمەوە ئاوەکەی لە ناو دەبم پردەکانی دەڕوخێنم شەقامەکانی لە ناو دەبم و لە هەمان کاتدا خەتی شەمەندەفەر هەمووی دەتەقێنمەوە لە پڕەوە ئەمڕۆکە تەماشامان کرد پەشیمان بوویتەوە سبەی نێچیەکە دیار نییە. ئەمە لە کاتێکدا هاتە ئاراوە کە هەر دوێنێ بینیمە وەزیری دەرەوە عراقچی لەگەڵ پیاوە سەربازیەکەی پاکستان قسەی کردووە و لە هەمان کاتدا لەگەڵ هاکان فیدانیش وەزیری دەرەوەی تورکیاش قسەی کردووە و پێی ڕاگەیاندونە کە ئێران بە ئاسانی دادانیشێ هەر هێڕشێک بکرێتە سەر ژێرخانی ئێران لە ناوچەکەدا ژێرخانەکانی دیکە و بە تایبەتی ناوی هێناوە ناوی سعودیای هێناوە قەتەری هێناوە ئیماراتی هێناوە بەحرینی هێناوە و ئۆردنیشی هێناوە و لە هەمووشی گرنگتر ژێرخانی ئیسرائیلی لەسەر دەریای سپی ناوەڕاست و ژێرخانی قەتەری ژێرخانی غازی قەتەری کە ئەولەویەتێکی زۆر زۆر گرنگی بۆ غازی جیهان هەیە بە تایبەتیش لە دوای شەڕی ئۆکرانیادا کە ئەمریکا ئابلۆقەی خستە سەر رووسیا و ینیش خۆر ئەوە بەگشتی ئابلۆقیان خستە سەر رووسیا تاقا غازێکی نیمچە هەرزان ئەویش بڵێ نیمچە هەرزان کە هەیە قەتەر ماوە ڕاستە ئەمریکا خۆی غازی هەیە و نۆڕوێجیش غازی هەیە بەڵام ئەو غازانە زۆر زۆر گرنگن و ئێستاکە چاو لەوەیە کە ئیسرائیلیش لە ڕووی غازەوە بەرهەمهێنانەکانی بەرەو پێشەوە بدا و بتوانێت ئەو غازە بنێریتە بازارەکانی ئەوروپا. بەڵام ئێران بە ئاشکرا هەڕەشەی لەمانە کردووە کە هەمووی ئەکات بە خەڵوس هەمووی ئەکات بە خەڵوز و ئەمە بەجددی وەرگیراوە چونکە عراقچی بە ئاشکرا پێی وتونە کە ئەو زانیاری ئەوەی هەیە ئەو موشەکانی ئەم جارە ئێران بەکاری دێنێ جارەکانی پێشوش موشەکەکان بەبێ بربەستێکی گەورە گەشتونەتە ئامانجەکانیان بەڵام ئەم جارەیان موشکی نوێ بەکاردێنێ موشکی پێشکەوتوتر بەکاردێنێ موشکی بە قەبارە گەورەتر بەکاردەهێنێ و لە هەمان کاتدا هەمومان دەزانین کە ئەمریکا کێشەی پاتریۆتیە ئەوە سیستەمی پاتریۆتی لە هەولێر کشاندەوە. ئێمە دەبینین کە ئیسرائیل لە پێشودا نەیتوانی هیچ ئاستەنگێکی جددی نەوەک لە بەرامبەر موشەکەکانی ئێران بەڵکو لە بەرامبەر موشەکەکانی حوسیەکانیش بکە. باشە ئێستاکە کە گولەی پاتریۆت نەماوە و بەشێک لە ڕادارەکانی قەتەر ئیمارات کوێیت و ڕادارەکانی ئیسرائیل بە تایبەتیش ڕادارەکانی ئۆردن هەر هەمویان بوونەتە ئامانجی موشەکەکانی ئێران واتە ڕادارەکان وەکو پێویست پێشوەخت موشەکەکان و ئاراستەی موشەکەکان ناتوان ببینن. ئەم کاتە حسابێکی واکراوە و ئەمە وای کرد ئیدی پاشای جێنشینی سعودیا بە پەلا پەیوەندیەک لەگەڵ ترامپ بکاتن و ئاگداری بکاتەوە کە هێڕشێکی وا دەبێتە ماڵوێرانێکی زۆر زۆر گەورە بۆ سەر ناوچەکە و ئێران بەڕاستیش ئامادەیە ژێرخانی ناوچەکە و ئەمە ڕنگ بێ پترۆلی کوردستانیش بگرێتەوە پترۆلی عراقیش بگرێتەوە چونکە ئێران بە هاکان فیدانی وتووە ئەو کۆمپانیایەنەی کە لە سەدای یەکیش
پشکی ئەمریکای تێدا بێ ئێران گوێ ناداتە لایەنەکانی دیکە لەو کۆمپانیایانە ئەدا کەواتە چ کۆمپانیایەکی نەوت و غاز لە کوردستان و لە عراق و لە ناوچەکەدا هەیە کە لە سەداییەکی دەستی ئەمریکای تێدا نەبێ هەروەکو بینیمان ئێران هێڕشێکی کردە سەر مسریش هەرچەندە هەتاوەکو ئێستا ئێران ناڵێ من کردومە بەڵام چێ کردوێتی چێ کردوێت یان ئێرانن یان متتەفقەکانی ئێرانیەکانە کەواتە ئەمە پرسیارێکی جدی دروستەکە بەڕاستی لە ناوچەکەدا کە ناوچەکە بەرەو کوێ دەچێ و هەژمونی ئەمریکا بەرەو کوێ دەچێ ئەمە هیچ کە ئەمریکا لەو شەڕەدا بە سەرکەوتووی نایەتە دەرەوە خۆی لە خۆیدا ئەمریکا لە ڕووی سەربازیەوە هەرچێکی بیکارەوەست بە سەرکەوتوی نایەتە دەرەوە لە کۆتاییدا هەژمونی خۆی لە بۆ چین بەجێ دێڵێ لە بۆ رووسیا بەجێ دێڵێ و ئێستا کە بە ئاشکرا دەبینین کە سێ شارستانیەتی هەری قەدیم و گەورە و سربەخۆی ناوچەکە یەکیان کردووە ئەویش چینە رووسایە و ئێرانە ئەمانە ئێستا لەمە دووە بە ئاسانی دەست لە یەکتری بەرنادەن ئیتیفاقی ئەمانە ئیتیفاقێکی استراتیژیە و ئەمە هەموو لە سایەی حەماقەتی ناتۆ حەماقەتی شەڕی ئۆکراینیا و حەماقەتی دۆناڵد ترامپ و لە سەروی هەمووشیانەوە حەماقەتی ئیسرائیل و استخباراتی ئیسرائیل هاتە ئاراوە کە پێی وابوو بە چەقانەیەک دەتوانە ڕژێمی ئێران بڕوخێنن و لە لای ئێمەشدا کوردە مارجینالەکان کوردە زایۆنیەکان کە مێشکێکی زایۆنی بەتاڵیان هەیە کە مێشکێکی تائیفی و ئەتنیکی دواکەوتویان هەیە پێیان وابوو بەڵێ ئیسرائیل و ئەمریکا دەتوان بە چەقانەیەک ئێران بڕوخێن بەڵام ئێستاکە دەبێت چاوەڕێ بکەن کە لە کوردستانی عراقدا جێگای داخەکە قسەیەکی وا دەکەی قسێکی وا خۆشیش نییە بەڵام دەبێت ئەوان چاوەڕێی تابوتی خۆیان بکەن لە کوردستانی عراقدا کە لە بۆیان بچێتەوە بەڵێ ئەمە دیمەنەکەی ئێستای ڕەوشەکەیە و ئەمە ڕەوشەکە بەرەو کوێ دەبا بەڕاستی جارێ زەحمەتە بزانین بە هیواین ئەم شەڕە بزووترین کات کۆتایی پێبێ کۆ هەرچەندە کۆتاییەکەی زۆر ئاسان نییە چونکە کۆتاییەکەشی لە بۆ ئەمریکا کێشێژی زۆر گەورەیە کۆتاییەکەی لە بۆ ئەمریکا ئاسان نییە یعنی ئەمریکا چۆن بسێتە ژێرباری داخوازیەکانی ئێران ئەمەشیان کێشێژی زۆر جددیە بەڵام ئێمە دەزانین ئەمریکا بەو استراتیژیە کە هەبوو کە نیەتی کە هیچ استراتیژیەکی نییە لە بۆ ئەم شەڕەدا ناتوانێت کۆتایی بە ئێران بێنێ و ئێران ڕاکێشیتە سەر مێزی گفتوگۆ دەبێ بە شێوەیەکی دیکە ئەمریکا بچێتە سەر مێزی گفتوگۆ بەڵێ ئەمڕۆکە ویستم ئەمەتان پێشکەش بکەم هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم هەر ساغ و سەلامەت بن هەر بژین کاتێکی خۆش بژین